ڕاستەکەی دۆخی کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە دۆخۆرکی ناجێگیر وەسفەکرێ دەستێوەردانی نێودەوڵەتی زۆری لەسرە پرۆسەیەکی تعریبی چروپڕی گەورەی لەسرە هەروەها لە ڕووی ئەمنیەوە داعشی زۆر فشارەکاتە سەر ناوچە دابراوەکان بە تایبەتی و کەرکووک چەقی ململانێکەیە وەها ئەبینرێ کە دەستی گەورە هەیە لەناو حکومەت عێراقی نەک حکومەت عێراقی بەگشتی لەناو حکومەت عێراقی دەستی گەورە هەیە بۆ ئەوەی ئەم شارە بە ئاڵۆزی بمێنێتەوە ئەم شارە بە بەرنامە کار بکەیت لەسەرەوەی ڕێژەی کورد کەمەوە بێ ئەو ڕوونیشە یعنی عەرەبی سوننەی تونڕە و لەم شارە بەجۆیە لە شێوەرەکان دەسەڵاتی هەیە ئەو دەسەڵاتەیش بە پشتیوانی بەکووتمان بەشێک لە حکومەت عێراقی و وڵاتانی دەرەوە بە تایبەت من وەکو ڕێی خۆم تورکیا ئەبینم بەشدایە لە پرۆسەی تعریب چونکە لە سەردەمی نوێیە پرۆسەی تعریب لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە دوو وڵات کراوە یەکەم لە سووریا دووەم لە عێراق هەردووکی بە پشتیوانی دەوڵەتی تورکیا کراوە بۆیە ئەمە پرۆژەیەکی داوەڕێژراوە یعنی ئەوە نییە بەبێ بەرنامە بێ بەڵام ئەوەیش نیە هەنگاوەکانیان زۆر زوو پیچە پێشەوە چونکە خەڵکەیە لایەنێ دەستگا هەیە بەرەنگاربوونەوەیەکە بە کۆی گشتی دۆخی کەرکووک ئاڵۆزە سیاسیەن مستەقر نییە ئەمنیە نیش فترەیە باش بوو بەڵام ئێستا ڕوو لە تێکچوونە با بڵێن هەموو دووەلی عالەم چاوی بڕوێتە سەر ئەو دۆخەوە هەموو دووەلی عالەم خوێندنەوەی تایبەتی خۆی بۆ کەرکووک هەیە و هەموو ئەو دەوڵەتانەی بە دەوڵەتە زلهێزەکان و دەوڵەتەکانی جیرانیشمان با بڵێن ئەوانە هەمویان چاویان بڕوێتە سەر کەرکووک چونکە کەرکووک ئێمە لێتانی نەشارینەوە ئەو وڵاتەیە ئەو عەفوەن کەرکووک ئەو شارەیەکەوە سەرچاوەیەکی نەوتی تێ دەوڵەمەندترین سەرچاوی نەوتی لە عالەمە و کەرکووک ئێستاکانە تا هەڵبژاردننی داهاتوو تا دانانی حکومەتێکی ڕاستەقینە جیاواز لەم حکومەتێکەوە ئێستا ئەگوزەرێ کەرکووک دەبێتە جێی سراعی ململانی سیاسی و حزبی و بابەتەکان هەمووی بە ئەقارێکی دیکە ئەبرێت دوو لە ئەقارە ڕاستیەکەی دوو لە ڕێگا ڕاستەکەی دوو لەو ڕێگا با بڵێن ئیداریە ڕاستانە واتە کەرکووک ئێستاکانە جێی ململانەیە بەهۆی ئەوەی کەوا خاوەندارێتی کەرکووک بەستراوەتەوە بە مادەی 140 و مادەی 140ش هۆکاری جێبەجێنەکردنی مادەی 140 هۆکارەکانی زۆر دەرگا لە خۆی ئەکاتەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بەداخەوە بارودۆخی کەرکووک گۆڕانکاریەکی تەواوی بەسەر هاتووە بە شێوەیەک گۆڕانکاری بەسەر هاتووە هیچی کەمتر نییە لەو تعریبەی کە لە سەردەمی ڕژێمی پێشودا ئەکرا ئەبینین ڕۆژانە بە دەیان و ڕەنگە بە سەدان ماڵ لەم لاولەولاوە هاورداکرێن و دێنە ناو شاری کەرکووک و نیشتەجێکرێن و زەوی و خانویان ئەدرێتەوە یا کار ئاسانیان بۆ کرێ تەنانەت گواستنەوەی فۆرمی خۆراکیان بۆ کراوە دیارە ئەمانە هەمووی تعریبێکی بەردەوامە و لە ڕووە سیاسیەکەەوە دیسانەوە کەرکووک بە تەواوەتی پەراوێز خراوە و کورد لە کەرکووک ئەتوانم بڵێم ئەو دەورەی کە پێشتر هەیبوو یاخود ئەو قوربانی دانەی کە پێشتر هەیبووە ئێستا بە تەواوەتی دەوری کانسڵ کراوە ئەگەر لە ڕووی ئیداریەوە باسی شاری کەرکووک بکەین ئەبینین شاری کەرکووک دەسەڵاتی ئیداری لەلایەنی ئیداریەوە لە کەرکووک قۆرخ کراوە بۆ یەک نەتەوەی دیاری کراو لە ناو نەتەوەکەش ئەتوانم بڵێم بۆ بەشێک لەو کەسانی کە لە دەور و پشتی ئەو پارێزگارە بە وەکالەتەن کە تاکو ئەمڕۆ ڕۆڵێکی زۆر خراپ ئەجێڕێ لە ئیدارەدانی شاری کەرکووک ئەگەر باسی خزمەتگوزاری بکەین بە هەمان شێوە ئەبینین فەرق و جیاوازیەکی زۆر هەیە ئەو پرۆژانەی کە دەرەچن بۆ خزمەتگوزاری بۆ کەرکووچیەکان و بۆ ناو شاری کەرکووک هەمووی ئەبرێتە قەزا و ناحیەکانی سەر بە حەویجە دیارە لە ناحیەی زاب لە ڕەشاد لە ڕیاض لە هەموو ئەمانە خزمەتگوزاری زۆر دروست کراوە لە جادەوبان لە ڕێگا لە قوتابخانە لە نوێژەنکردنەوە تەنانەت لە دامەزراندن پشکی کورد یاخود ئەتوانم بڵێم کورد و تورکمانیش نەک بە تەنها کورد و تورکمان و بەشێک لە عەرەبە ڕەسەنەکانی ئەم شارە غەدریان لێکراوە و پەراوێز خراوە